بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێت. سێشت هەیە پێویستە هەموو مرۆڤەکان لە دنیا لی تێبگەن هەتا وەکو بە جوانی مامەڵە لەگەڵ ژیاندا بکەن. یەکەم بزانە تۆ میوانی مردن حەق و ڕاستە بە دڵنیایی ئەوانێ دەبێ ئەم دنیا بەجێ بهێڵیت. دووهەم بزانە کە بەدەستهێنانی ڕەزامەندی هەموو خەڵکی دەوروبەرمان مستەحیلە، شتی واها نایەتە دی، چونکە هیچ کات نییە کە هەموو خەڵکی لە تۆ ڕازی بن. بۆیە ڕاکردن بە دوای ئەوەی کە ڕەزامەندی هەموو خەڵک بەدەستبێنین ڕاکردنە بە دوای سەرابە، ڕاکردنە بە دوای شتێکی خەیاڵ پڵاویدا. سێهەم بزانە لە دنیادا شوێنی ئیسراحەت نییە. ئیسراحەتی ڕاستەقینە و ئاسوودەیی ڕاستەقینە لە بەهەشتایە لە خزمەت خواگیانە. بۆیە ئەو مرۆڤانەی کە لە دنیا ڕائەکەن بە شوێن ئاسوودەی و ئیسراحەتی ڕاستەقینەدا سەریان لێ تێکچووە، چونکە دنیا شوێنی تاقیکردنەوەیە. هەموو کەسێک ترسی هەیە کە خەندە و خۆشەکانی لەدەست بدا. دەسەڵاتدار ترسی کورسەکەی هەیە، دەوڵەمەند ترسی هەژاری هەیە، ساغ ترسی نەخۆشببوونی هەیە، گەنج ترسی پیربوونی هەیە. ئیسراحەتی ڕاستەقینە نییە لە دنیادا، بۆیە خۆت ئامادەکە و توێشەبەرەی خۆت خڕ بکەوە بۆ ئەو ڕۆژەی کەوا ئیسراحەتی هەتا هەتایی تێ ئەنجامەدرێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.